گرنگی هنەری پەیکەرسازی ڕاستەوخۆ وابەستە بە شار و ڕازانەوەیەوە. ئەگەر بێت و ئێمە بە وردی باسیێکی ئەم بابەتە بکەین، من تەسەورەکەم بابەتێکی زۆر گشتگیر و زۆر بابەت لەخۆ ئەگرێ. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە، شارێکێک لە مەرجەکانی کە شاربوونی پێوەیە، شارێکێک لەوانەی کە ئەتوانین پێناسی شاربوونی بۆ بکەی، هەم تەلارسازیە هەم پەیکەرسازیە. تەلارسازی ئەتوانی وەکو مێژوو ئەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی مرۆڤایەتی، وە پەیکەرسازیش بە عینە شێوە. بەڵام ئەگەر ئێمە بێت و باس لە گشتگیری شارەکانی کوردستان بکەین، یعنی بە گشتی باسی بکەین، هونەری پەیکەرسازی هونەرێکی نوێیە بە شارەکانمان. کاری بۆ کراوە، ئەزمموی باشی تا جێبەجێ کراوە، کۆمەڵە کاری شایستەی بۆ کراوە. گرنگی پەیکەر لە ناو شاردا خۆی لە چەند لایەنێکە بینێتەوە. یەکەمان زیندوڕاگرتنەوەی کەسایەتیەکانتە، زیندوڕاگرتنەوەی ئەو بابەتەیە کە پەیکەرەکەی بۆ کراوە. بە نمونە من کاتێک پێشنیاری پەیکەرێکیان بۆ کردم لە بەدەکی سەرای شاری سلێمانی بۆ ئاولەسیز، هەڵبەت هەر تەنها بیرم لەوە نەکردو پەیکەرەکە دروستکەم، تەنها بیرم لە مێژووی ئەو شخصێتە کردۆ کە لەو شوێنەیە چەند گرنگە کەسایەتێکە ڕاستەوخۆ لە شوێنی حەدەسەکانی خۆیانە بنیان. کاتێک تۆ پەیکەر ئەەکەیتە خزمەتی ڕازانەوەیشە، ئەمە دوو جۆری جیاوازن. کاتێک کە تۆ بڕیار ئەی پەیکەر وەکو ڕازانەوە هەبێ لە شارە، ئەکرێ زۆر بابەتی سەردەمیانە، زۆر بابەتی مێژوو، زۆر بابەتی کولتوریانە، ئەویش بەڕاوێژ و کولتور و گفتوگۆکردن و دانیشتن لەگەڵ کەسانی شارەزا و بە ئەزمون ئەکرێت بە شێوازێکی زۆر ئەکادیمی و زۆر زانستیانە پەیکەری شیاو لە شوێنی شیاوە دابنرێ. ئێمە ئەزمونێکی پێشترمان هەیە لە ساڵی 90ەکان و 80ەکانە کۆمەڵێک پەیکەری جوان لە ناو شاری سلێمانیە هەبوو و ئەتوانم بڵم ئێسەش زۆربەی ناوچەکانی ناو شار بۆ پەیکەرانەیە ئەناسرێنەوە. بەداخەوە بە هەر هۆکارە بێت لابراون، ینی ئەکرا ینی لە ڕێپلانێکی جددیەوە هیچ ناپەیکەرەکان لە شوێنێکی وەکو باخی گشتیا پارێزراوە بوونە، چونکە پەیکەر بەشێکە لە یادەوەری هەر یەک لەو پەیکەرانی کە هەبووە پێشتر، بە نمونە پەیکەری دەساڕەکە، ینی بە نمونە پەیکەری کاوەی ئاسنگەر، ئەمانە تەواوی یادگارین بۆ ئەو مانتیقەی کە لێ دراوە بۆ ئەو خەڵکانی کە تاک بە تاکی ناو کۆمەڵگەی ئەو شوێنانی کە تیاژیان. گرنگە بتوانین بیر لەوە بکرێتەوە کاتێک کە پەیکەرێک ساز ئەکرێت، بیر لە کۆمەڵە لایانی بکرێتەوە. من ئەوەی کە زۆر سێرچم بۆ مەسەلەی لابردنی پەیکەرەکانی تکرد، چونکە وەکو خەمێک بوو بۆ من، چونکە من ئەزمموی پێش من لە ناو شارە کۆمەڵێک پەیکەری گرنگ هەبوون لابراون. منیش وەکو گەنجێک پەیکەر سازم، جێکی پرسیارەکەەوەی ئایا پەیکەرەکانی منیش لە ئایندەیە لابرێم. بۆیە ئەکرێت ئێمە وەکو ئەم جیلەی کە ئێستا تیاین، چونکە قۆناق بە قۆناقە بێت جار بەجار شار و پەیکەرسازی و بیناسازی و شەقام و شوێنەگەشتیەکانمان جار بەجار بە بیرکردنەوە گفتوگۆ ڕاوێژ باشتر بێن. من زۆر سێرچم کرد بۆ مەسەلەی ئەو پەیکەرانە کە لابراون، زۆربیان لەبەر گەورەبوونی شارە، لەبەرەوەی تۆ جادەکانت پێویستی بەوەیە کە فراوان بێت. لەو کاتەیە پەیکەرێک ناوەڕاستی جادەکەیە بووبێ، بە نمونە پەیکەری مامەڕیشیان، پەیکەری شەید ئارام، فلکەی دەسەکە، ئەمانە لە شوێنەکەیە بە ئیجباری بەهۆی گەورەبوونی شارەوە لابراوە. بۆیە ئێمە جارێکی کە ئەم حاڵەتانە دووبارە نەبێتەوە، ئەکرێت بە پلانێکی جددیتر لەگەڵ لایانی پەیوەندیدارە کە بەداخەوە ینی زۆر تا ئێستا شۆک پێویست ئەتوانم بڵم ڕاوێژ ناکەین بە یەکتری. هەموو کەس ئەوێت پەیکەری کەسایەتەکەی خۆی لە شوێنێکی باشی شارا بێ، بەڵام خۆی گرنگە پەیکەری کەسایەتەکان لە شوێنی شیاوی شارا بن، نەک لە شوێنێکی دیاری شارا، چونکە هەموو شوێنێک، هەموو کەسێک، هەموو کەسایەتیەک شایانی ئەوەیە کە ڕێزی لێ بگری لە شوێنی باشە بێ. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە بزانین پەیکەری کەسایەتەکە کاری هۆکاری ژیانی، هۆکاری مردنەکەی چیان، هۆکاری نووسینەکانیان، هۆکاری هونەرەکەی لە هەمان شوێنەدا بدێتەوە. لە نوێترین کارما بۆ شاعیری گەورە مفتی پێنجوێنی، ئەمە دووەمین جار ئەم کارە دروست ئەەکەم لە دوای تەواوبوونی پەیکەرەکەی مامۆستا حەسەن زیرەکەوە. ڕاستی بۆ من زۆر گرنگە کاتێک کە پێشنیاری کەسایەتیەکم بۆ ئەکەن، هەڵبەت من لە چەند لایەنێکی گرنگەوە قەرار لە دروستکردنی پەیکەرەکە ئەم. ڕاستە
لەوانەیە لە ئەزمموی سەرەتایی کارکردنمە بۆم گرنگ نەبووە جوڵە بەڵام لە ئێستا زمانی جەستە بەشێکی گرنگە لە ناو کارەکانمە چونکە لە دوای دراسەکردن و لە دوای خوێندنەوەیەکی تەواو بۆ کەسایەتیەکە من بڕیار ئێم پەیکەرەکە چ جوڵەیەکی هەبێت چونکە هەڵبەت تۆ لە کاتێکا کە ئەزمونێکی باش دەبێت لە پەیکەرسازیە ئەبێت ئاگات لە پۆینتێک بێت کە پەیکەرەکە جوڵەی هەبێ. خاڵی دووەم کە زۆر گرنگە گرنگجی ئەو کەسایەتیە لە ناو مێژووی کووردە. تۆ کاتێک ئێستا من ئەم پەیکەرەکە بۆ جاری دووەم دووبارەی ئەەکەمەوەی بەمۆ لە شاری پێنجێندای ئەنین لەوێ تۆ هەم زیندووکردنەوەی پێشینەی ئەم کەسایەتیە وەک شاعیر وەک کەسایەتێکی زۆر ئەتوانم بڵم زۆر بەهێز لە سەردەمی خۆیە کە داکۆچی زۆری لە مافی ئافرەتان کردووە بۆیە ئەبێ زۆر بە ئامانەتەوە زۆر بە باشیەوە هەم بڕیار لە جوڵەکەی بدرێ هەم بڕیار لە مێژوەکەی بدرێ هەم بە زیندوو ڕاگرتنەوەی چونکە عاد ینی ئەوەی ڕاستێکی تری هەیە لە پەیکەرسازیە ئەوەیە کە پەیکەر زیندوو ڕاکردنەوەی کەسایەتیەکەیە و ناساندنیەتی بە جیلی تازە. لە عینەن کاتە جارێک تر بگەڕێمەوە سەر باسکردنی زمانی جەستەم من لەم کارانەی ئاخیرما کۆمەڵە کاری باشم تەواو کردووە یەکێک لەوانە پەیکەرێکە بۆ شەید مەلاعەلی و یەکێک لە ئەو پەیکارانی ترکە کردومە پەیکەرێکە بۆ جەنەراڵی پاییس هەڵبەت هەموو خوێندنەوەکان و هەموو کارکردنەکانم لە زمانی جەستەیە هی ئەو شاعیرە هی ئەو کەسایەتیە هی ئەو شەهیدە هی ئەو قارەمانە ئەبێت لە کارەکە ڕنگدانەوەی هەبێ بۆیە من لە دوای دراسێکی زۆر قوڵەوە توانیم بگەمەوە قەنەعەتی کە پەیکەرسازی بەشێکی گرنگە هەم جوڵەکەی هەم بنکەی پەیکەرەکە یعنیش ئەوەش بەشێکی تری گرنگی پەیکەرسازیە و ئەمە ینی کۆمەڵی خاڵن بەیەکەوە هەم بنکەی پەیکەرەکە هەم پەیکەرەکە و جوڵەکەی هەم شوێنی دانانەکەی کە بێتە مێژوو. ئێستاش لە ناو هۆڵی پەیکەرە تاوەکانم ئەم هۆڵێکێکە لە هۆڵە گرنگەکان لای من لە ناو کارگی کولتورە لە شوێنێکی کولتوری جوانی شاری سلێمانیە کە پەیکەرەکانم مێتەم قاعەوە جێی دڵخۆشیە بۆ من چونکە قۆناغەکانی کۆتایی پەیکەرەکانمە هەڵبەت من ئەمەوێت بە ڕاشکاوی باز لەوە بکەم کە ئامانجی کارکردنی من بۆ زیاتر خزمەتکردنی مێژووی نیشتیمان و خاک و کەسایەتیەکانمە لە پشتەوە کۆمەڵک پەیکەری کەسایەتی جواندانراوە کە هەریەکەیان یەک مەجموعانی شاری سلێمانی و مەجموعەیەکانی شارەکانی تری کوردستانە هەڵبەت من وەکو پەیکەرسازێک هەمیشە ئامادەی ئەوم تایە کار بۆ تەواوی شارەکانی کوردستان بکەم هیوادارم کە بتوانم خزمەتی زیاتر بگێرم چونکە مەسەلەی هونەر پەیامی خۆشەویستیە پەیامی جوانیە منیش وەکو گەنجێک هەڵبەت ئەگەر عەشقێکی جوانی هونەری پەیکەرسازی نەبێ ئەتوانم بڵم هونەری پەیکەرسازی هونەرێکی زۆر گشتگیرە هەم وەکو لایانی گەچکاری هەم وەکو ئاسنگەری کۆمەڵێک لایانی تایەکە ئەکرا منیش وەکو زۆربەی زۆری هاوڕەکانم نەم کردایە بەڵام عەشقێکی زۆرم بۆ هونەرەکەم هیوادارم کۆمەڵێک پرۆژەی زۆر جوان هەیە لە مێشکما و کۆمەڵێک پرۆژەشمان هەیە ئەتوانم بڵم تازەترینیان کارکردنێکە بۆ دیواری جادەیەمە و لەبی و بە دەکی سەرا کە بتوانین لە ئایندەیەکە ئەمەش ببێتە خزمەتێکی تری من بۆ شاری سلێمانی و بتوانین هەمومان بەیەکەوە خزمەتی نیشتیمانی خۆمان بکەین هەڵبەت کارە هونەریەکانی من ئامانجیان خزمەتکردە چ لە سلێمانی بێت چ لە هەولێر بێت چ لە هەر شارێکی تری کوردستان بێم لە ئایندەشە من پێشنیارم بۆ کراوە کە پرۆژەیەکی گەورە بەتایبەت پەیکەرەکەی مامۆستا حەسەن زیرەک بەرمە شاری بۆکان بە پێوانەی دەمەتر کە ئەوە توانم بڵم تازەترین پرۆژەمە کە تا ئێستا هیچ کەسێک و هیچ لایەنێک و هیچ شوێنێک نەیزانی و حەزم کرد لە ڕێی شاشە جوانەکەی کورساتەوە ئاماژەی پێ بەم کە ئەو پرۆژەیەم هەیە لە ئایندەیەکی نزیکا دەچم بۆ مەسەلەی گفتوگۆ و عەقد و شێوازی کارکردن لەگەڵیانم بۆیە دووپات یەکەمەوە هەموو کات و هەمیشە هەر کاتێک پرۆژەیەک ئەدرێ بە من ئیشی تیا بکەم ئەمەنە بە بڵێم بە پەرۆشیەوە ئەمەنە بە عەشقێکی زۆرە کاری تیاکەم بۆیە هەمیشە دایمە لەناو هاوڕەکانە پێم بڵێن هیچ کاتێک کە باسی پرۆژەیەک لەگەڵ تۆیاکەین هیچ کات ئۆقرەت نییە بە بەردەوامی باسیەکەیت و ئێڵێت و ئێڵێتەوە هەڵبەت بۆ من گرنگە
کاری هوەری پەیکەرسازی لە ئێستا میلەتەکەمان زۆر مادەی خام هەیە مەتوانین کاری لەسەر بکەین زۆر کارەسات هەیە زۆر بابەتی جوان هەیە هیوادارم من و هەمووان لە کاری هوەریاییتر بە کۆی گشتی هوەر بتوانین خزمەتی کوردستان بکەین.